کە تەوەرێکی زۆر گرنگە، تەوەرێکی ژینگە دۆستیە کە لە ئێستا بەڕاستی پێویستمان پێێتی. ئەویش سنتەری ڕیسایکلینی هەڵەبجە بەرهەمەکانی دەفرۆشێ کە ئەمە سنتەرێکە هەستاون بە کۆکردنەوەی تەواوی ئەو پلاستیکانەی کە لە پارێزگای هەڵەبجە هەیە و بە شێوازی جیاواز مادەی تری لە دروستەکان، شتی دیکەی لە دروست دەکەن و دواتر دەیفرۆشنەوە. من لەگەڵ میوانەکەم شنیار یادگار سەرپەرشتیاری سنتەری ڕیسایکلینی هەڵەبجە زیاتر گفتوگۆ لەسەرم بابەتاکەم، بزانم سنتەرەکە چەند ساڵە دامەزراوە و چەندەکە کار دەکا و ئەو پێداویستیانە یاخود ئەو شتومەکانی کە دروستی دەکەنەوە لەم پلاستیکانە چین. سڵاو لێ بێ شنیارخان، بەیانی و باش سەرەتا بالەوە دەست پێ بکەین. ئەم سنتەرە چەند ساڵە دەستی بە دروستکردنی ئەم واتە دەستی کردو بەم کارە بە ڕیسایکلینی مادە پلاستیکیەکان بۆ شتومەکی جیاواز و شتومەکی نوێ؟ سڵاوتان لێبێت، سڵاو بۆ موبینەرانی کورسات. زۆر سپاس. بەیانی تۆش باش ساراخان. بەڵێ ئێمە وەکو ڕیسایکلین سنتەری هەڵەبجە بە یارمەتی ڕێکخراوی وادی ئەڵمانی ماوەی 4 ساڵە بە بەردەوامی لە شاری هەڵەبجە هەڵەسین بە کۆکردنەوەی پلاستیکەکان. بەڵێ شنیارخان. بەڵێ شنیارخان، ئێوە لە پارێزگای هەڵەبجە ئەو کەسانی کە هەستاون بەم بە دروستکردنی ئەم سنتەرە یاخود بنیادنانی ئەم سنتەرە، ئێوە چەند کەس ئەبن و چۆن هەوڵێن ئەو شتومەکانی یاخود ئەو پلاستیکانی لە تاوی پارێزگای هەڵەبجە هەیە کۆی بکەنەوە و دواتر ئەم شتومەکانی لێ دروستکەن؟ بەڵێ ئێمە لە شاری هەڵەبجە لەگەڵ دوو هاوکاری ئەوروپی سەرەتای دامەزراندنی سنتەرەکە و بە هاوکاری ڕێکخراوی نوێ و ڕێکخراوە لۆکاڵەکانی تر سەرەتا دەستمان کرد بە دامەزراندنی ئەم سنتەرە. لە ئێستاە 5 بۆ 6 کارمەندمان هەیە بە شێوەیەکی بەردەوام. کۆمەڵی قەفەسمان هەیە لە شوێنە جیاوازەکان لە ڕێگەی ئەو قەفەسانە و پلاستیک کۆکەینەوە لە کۆڵانەکان، لە مەکتەبەکان، لە باخچەی ساوایانەکان، لە زۆر شوێنی تر دەوایرە حکومیەکان ڕێنمایی خەڵکەکەین کە چۆن ئەم پلاستیکە کۆکاتەوە و چی تێکا و چی تێنەکە قەفەسەکان، پاشان لە ڕێگەی ماتۆڕێکی سێتایەوە کۆیەکەینەوە هێنینەوە کارگەم، دواتر جیایەکەینەوە بۆ جۆرەکانی. ئێمە زیاتر لێرە جۆری HDPE بەکارهێنینەوە لە بەروی جۆرێکە لە کاتی بەکارهێنانەوە یا هیچ گازێکی زیانبەخشی جۆرەکانی چی بەڵێ پلاستیک خۆی بە شێوەیەکی گشتی 7 جۆرە. باشە. بەپێی ژمارەیەش لە ژمارەیەکەوە دەست پێەکە بۆ ژمارە 7 ژمارەیەک بۆ نمونە جۆری PET. ئەم جۆرە ڕوونن زیاتر وەکو دەبەی ساردی و دەبەی ئاو هەنێ جۆری پاکەرەوەکان. ئەمانە ئێمە لە کارگی خۆمان ناتوانین بەکارهێنانەوەیان بۆ بکەین. ئامێرێکمان هەیە پێوتری ئامێری پرێس، لە ڕێگەی و ئامێرەوە ئەیانکەین بە چوارگۆشەی پرێسکراوی گەورە کە هەر چوارگۆشێک نزیکی 20 بۆ 25 کیلۆ بێ. دواتر لە ڕێگەی بارهەڵگرەوە ئەیانگوازینەوە بۆ سلێمانی کە ڕۆشتە 2 تەن و نیو 3 تەن ئەیانفرۆشینەوە بە هەنێک کارگە لە سلێمانی. ئەوانیش وردیەکەن و ئەیفرۆشنەوە بە وڵاتانی تر بۆی جارێکی تر ڕیسایکلین بکرێت و بکرێ بەشتی تر. ئەوەی کە هەیە ئێمە لە کارگەی خۆمان 2 جۆری سەرەکیمانەیە، جۆری HDPE لەگەڵ جۆری PP ژمارە 5 و ژمارە 2. ئەم 2 جۆرە بۆ بەکارهێنانەوە ئاسانترن، لە کاتی بەکارهێنانیان هیچ گازێکی زیانبەخشیان لێ دەرناچێ. کۆمەڵی ئامێری ترمانەیە لە کارگەی خۆمان و زیانیشی هەیە شنیارخان؟ بەڵێ بێگومان سوودی بڵێن زیانی بەکارهێنانەوەی پلاستیک لە هەنێ بارە دەرچوونی گازی تایبەتە لی کە پێویستە لە کارگەی زۆر گەورە پرۆسس بکرێ. بەڵام ئەو جۆرانەی کە ئەکرێ بەکاربێنرێنەوە و هیچ گازێکیان لێ دەرناچێت یەک لەوانەیە HDPE و PPەکە ئێمە لە کارگەی خۆمان بە زۆری کار لەسەر و دوانەکەین و لە کاتی هەبوونی بەرهەمەکان ینی بە چاو کە سەیریانەکەی سافترن و مامەڵەکردن لەگەڵیانە ئاسانترە. باشە، ئەو جۆرانی کە زیانیان هەیە و گازێکی جیاوازیان لێ دەرەچێت ئەو جۆرانە چین بۆی کە کەسانە گەرویستیان کار لەسەرم بابەتە بکەن ئاگادار بن پێشەوە؟ بەڵێ جۆری PVC بە تایبەتی PS بەڵام بە تایبەت PVC کە بۆ دەرگا و پەنجەرە بەکارێنرێت و لە هەنێ جۆری تریش لە هەنێ جۆری ترا لە هەنێ جۆری تری بەرهەما بەکارهێنرێت بە هیچ شێوەیەک بەکارهێنانەوەی نییە کە ئەمەش زۆر کارەساتە. تۆ
کە شتێک دروستەکەی بۆ هەمیشەی لە ژینگامێنێتەوە و لە کاتی بەکارهێنانەوەیە گازێکی وا دەرەچێت کە زۆر زۆر زیان بەخشە بۆیە یعنی ئەم شتە تۆ حساب بکەم هەر شتێک لە ینی ژینگا کە خۆی هەیە دارێک مرۆڤێک ئاژەڵێک ئەم لە کاتی مردنیانە لە کاتی لە ناوچوونیانە ئەگەڕێنەوە بۆ خاک بەڵام کاتێک کە مرۆڤ PVC دروستەکە بۆ هەتایە ئەمێنێتەوە ئەم PVC ینی بە هیچ شێوەیەک لە ناو ناچێت بەڵێ چونکە لە کاتی بەکارهێنانەوەشە گازی زۆر دەرەچێت بە هەمان شێوە ناتوانێت بەکاریش بێنرێتەوە. بەڵێ دەستخۆش. شنیار خان باس لەوە کرد کە ئێوە قەفەستان هەیە بۆ کۆکردنەوەی ئەم پلاستیکانە لە ناو پارێزگای هەڵەبجە. سەبارەت بە لادێ و دێهاتەکان و ئەوانەی کە چواردەوری هەڵەبجەن لەوێش ئەم قەفەسانەتان داناوە بۆی لەوێش ئەمانە کۆکرێتەوە وەک دەزانین کە لە ماوەی ڕابردووە لە سیروان کە چەند ڕووپۆشەکەی هەمووی بە پلاستیک داپۆشراوە بەهۆی ئەو ڕەشەبا بەهێزەی کە پلاستیکەکانی لەسەر ئەوێ کۆکردبووە ئەمە لەوێ ئەمەتان داناوە یاخود داتانەناوە یاخود پلانتان هەیە داینن. بەڵێ لە ئێستا ئێمە نزیکی 35 بۆ 40 قەفەسمان هەیە لە شوێنە جیاوازەکانی هەڵەبجە. ئێمە زۆر گرنگیین بە تۆڕی کۆکردنەوەی پلاستیکەکانمان هەمیشە هەوڵێن ئەم تۆڕە گەورەترکەین بەڵام هەتا ئێستا نەمانتوانیوە بگەینە بڵین لادێکان هۆکارەکەشی ئەوەیە کە لە کاتی فرۆشتنەوەی پلاستیکە ینی جۆری PET و لە کاتی ینی ئەوەی کە بەرهەمەکانمان هەیە ناتوانین بەو شێوە زۆرە ساغیانکەینەوە هەردووکیان کە داهاتێکی وامان بێتە دەست کە بتوانین قەفەسەکانمان زیاکەین لە شوێنەکانە بۆ ئێمە هەمیشە لە هەوڵی بەردەوامان بتوانین چۆن بازاڕی بکەین بە بەرهەمەکانمان کە بتوانین ئەوە داهاتمان هەبێت قەفەسی لە شوێنە جیاوازەکان و لادەکانی شازیاکەین بێگومان خۆتەزانی ئەو بەرهەمانی کە ئێمە هەمانە وزەی زیاتری تیاسەرفە بێت لە بەرهەمی پلاستیکی ئاسایی لەوە چێ بۆ مەسەبەتێکی ئاسایی کە پلاستیکە بتوانی بە نرخێکی زۆر کەمتر لەوەی ئێمە دەسیخی بەڵام گرنگی بەرهەمەکەی ئێمە لەوایە کە ژینگە ئەپارێزین لەگەڵ ئەوە شاشتێکی جوان و ڕەنگاوڕەنگ و تاکە عنی کە شتێک دروستەکەین زۆر کات هەر یەک کەس ئەتوانێت لەو شتەی هەبێت باشە ئەو مەکانێکی ئێوە دروستەکە زیاتر خۆی لە چیا بینێتەوە بەڵێ ئێمە سەبەتە ئینجانە شوێن قەڵەم کورسی مێز وە لە ئێساشە چەند ئامێرێکی تازەمان کڕیوە کە ئەتوانین بەرەمێنانی بەرەمەکانمان فراوانترکەین لە ڕێگەی و بە هیوای ئەوەی کە بتوانین زیاتر بچینە ناو خەڵک و زیاتر فراوانی خەڵک بەرهەمەکانی ئێمە پێخبڵ بێ زیاتر لە ڕووی بەرەمهێنانی بەرهەمی جیاوازەوە ئەمانەوەی ئەوەنە بەرهەمەکانمان جیاواز بێت و تاک بێ خەڵک بتوانێت زۆر ینی حەزی بچێتە سەری و لێمان بکڕێ بۆی ئێمەش بتوانین لە ڕووی دارایەوە ئیسفادەیەکی وا بکەین کە قەفەس لە شوێنە جیاوازەکان لە هەڵەبجە و لادەکانی دەوروبەری شازیاکەین. بەڵێ باسی ئەوە کرد باسی داهاتە کرد ئەمە دەتوانێت داهاتێکی وا بۆ ئێوە دروستکە بۆی ئامێری دیکەی پێ بکڕنەوە شتومەکی جیاوازتری لە دروستکەن و پرۆژەکەتان گەورەتر بکە و بتوانن بچنە شارەکانی دیکەش ئەم پلانتان هەیە؟ بەڵێ وێگومان ئێمە بە بەردەوامی ئیش لەسەر ئەوە کە بزانین خواستی خەڵک چییە بۆ نمونە ڕخنیان چێ لە بەرهەمەکانمان لەگەڵ چیان ناگونجێن چی بکەین بۆی باشتر بین بۆی بەردەوام بتوانین شێوەی تازەی بەرهەمەکانمان بخەینە بازار بە شێوەیە کە خەڵک زۆر بەدڵی بێ بەڵام بێگومان ئەبێ خەڵکیش لەوە تێبگانی ئەم بەرهەمە دروستەکرێ وزەیەکی زۆر سەرف ئەبێ بۆ کۆکردنەوەی ناتوانین وەکو شتێکی بازاڕی ئاسایی بە نرخێکی زۆر ڕەمزی و هەرزان بیفرۆشینەوە. باشە خەڵک زیاتر خواستی بۆ چی هەیە تاکو ئێستا ئێوە پرسیارتان لە خەڵک کردبێ خواستیان لەسەر چی هەیە کە بەو پلاستیکە دروست بکرێ؟ بەڵێ تا ئێستا ئێمە زۆرترین بڕێکە فرۆشت بێتمان لە فستیڤاڵەکانە لەو شوێنانی کە توانین شتیتیا بفرۆشین ئینجانی گوڵ سەبەتەکانمان بە شێوەیەکی گشتی سەعاتەکانمان خەڵک خواستێکی زۆری لەسەری هەیە بەتایبەتی لە فستیڤاڵەکانە چونکە خەڵکی زۆر شوێن ینی ئەوە نیە تەنیا لە هەڵەبجە یا لە سلێمانیەوە زۆر جار فستیڤاڵەکان خەڵک لە زۆربەی شارەکانەوەیەت کە شتێکی تایبەتی ئاوابینە حەزەکە لەگەڵ دەستیابی باتەوە. بەڵێ شنیار خان هەوڵتان ناوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکاندا پەیوەندیتان هەبێ بۆی کە پرۆژەکەتان گەورەتر بکەن بیبەنە پارێزگاکانی دیکە؟
بەڵێ لە ئێستا ڕێکخراوی وادی ئەڵمانی لە شاری کفریش بە هەمان شێوە لە شارۆچکەی کفری ریسایکلین سنتەرێک بەڕێوە ئەبەن لە شاری دهۆک بە هەمان شێوە لە کەمپەکانە ریسایکلین سنتەرێک هەیە. بێگومان ئێمە پێمان خۆشە بێت ئەگەر هاوکاری بکرین و ڕێگەمان بۆ خۆشکرێ بتوانین نەک لە ناو هەڵەبجە بۆن لە هەورامان لە سلێمانی و لە زۆر شوێنی تر لە بکەینەوە. بێگومان ئەم جۆرە سنتەرانە تەنها ئەوە نییە بڵێ یعنی وەکو بازرگانیە و ئامانجلی لەکردنەوە و لە دروستکردنی ئەو بێ کە پارە دەستخە چونکە ژینگەی ئەکرێ بکرێ بە شوێنێک بۆ پێدانی زانیاری بە خوێنکارانیش. ئێستا ئێمە بە بەردەوامی لە مەکتەبەکانی دەوروبەری هەڵەبجەوە قوتابیان سەردانمانەکەن. ئێمەش ینی بە شێوەیەکی تێروتەسەل هەموو ئامێرەکانیان بۆ ڕوونەکەینەوە یا هەنێک قوتابیمانەیە لە هەڵەبجە ئەیانەوێ بۆ زۆر کاتی نەکەن ئەچنە پێشبڕکیەوە ینی پێشبڕکەی عیلمی یەن لێرە ئیشەکانی خۆیانەکەن. ئێمە زۆر بە خۆشحاڵی و هاوکاریانەکەین. بڵێ کاتە ئێوە هەوڵتان ناوە لە ڕێگەی نامیلکەوە ئەم شێوازی کارکردنی خۆتان بەرنە قوتابخانەکان و پیشانی خوێندکارانی بن بۆی ئەوانیش ئاگادار بن لەم شێوازی ڕیسایکلکردنەوە و یارمەتیان با کە ئەوانیش ئەم پلاستیکانە کۆبکەنە و تێکەڵی هەموو پاشەڕۆیەکی نەکەنەوە ئەمە سوودێک بێ بەوە ئێوەش. بەڵێ بێگومان ئێمە ئامانجی سەرەکیمان قوتابخانەکان و باخچەی ساوانەکان چونکە لە ڕێگەی ئەمانەوە توانین ئەم شتە بکەین بە کللتور خۆتە زانیم مناڵ زیاتر شت هەڵەگرێ و لەگەڵ شتا ئەگونجێ بۆیە ئێمە هەر لە سەرای دەستپێکردنمانەوە هەتا ئێستا کۆمەڵێک مەکتەب هەیە بە بەردەوامی سەردانیانەکەین سیمیناریان پێشکەشەکەین و دواتریش لە بەرهەمەکانمان کە کۆمەڵێ کورسی و ئینجا نەوشتی جۆرا و جۆرمان هەیە ئەیبینەوە بۆیان بۆی مناڵەکان بزانن کە ئەمە بەرهەمی ئەو پلاستیکەیە کە ئەوان کۆیان کردوێتەوە. بەڵێ کاتە لە کۆتایی ئەمە وەکو دوا پرسیار شنیارخان ئەمێ پێم بڵێ کە واتە بەڕێزە دەتەوێت چی بە هاوڵاتیان بڵێ لە کۆتایە چۆن یارمەتیتان بن بۆی کاری ئێوە ئاسانتر بێ و ژینگەی کوردستان بپارێزین. بەڵێ من پێشنیارەکەم بۆ خەڵکی هەموو کوردستان پێش هەموو شتێک کەمکردنەوەی بەکارهێنانی پلاستیک شتێک ئەکرێت لە پلاستیکا بەکار نێت با ئێمە بەکاری نێنین ینی کۆمەڵە قاپی سەفەری و شتومەک هەیە کە ضرور نییە ئێمە بتوانین ئەوانە لە ژیانی خۆمانە دەربێنین بەکاری نهێنین. دوای بەکارهێنان کەمکردنەوە ئێمە هەوڵ بین ینی یەکەم ئەگەر بکرێ بەکارینێنین دووهەم ئەگەر بکرێ کەمی کەینەوە سێهەم ئەوەی کە هەمانە بتوانین ڕیسایکلینیکەین بۆی بتوانین هیچ نەبێ ڕێژەی لە ساپەنجای ئەو پلاستیکانەی کە هەیە نەچێتە ژینگەی کوردستانەوە و ژینگەیەکی ئارام بین بەدەستنەوەی داهاتوومانەوە. بەڵێ زۆر سپاس شنیارخان کامبیانە لەگەڵمان بووی شنیار یادگار سەرپشتیاری سنتەری ڕیسایکلینی هەڵەبجە دووبارە سپاس.